یەکێتی لە هەڵەبجە بارەگاکانی بەرەی گەل داگیر دەکات و لە گەرمیان ئەندامانی دەستگیر دەکات. دواوەی لاهور شێخ جەنگی بەرەی گەلی دامەزراند و خۆی وەکو سەرۆکلیستی ئەو پارتە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە سلێمانی دیاری کرد. ڕاستەوخۆ سنووری ئازادیەکانی ئەو پارتە لەلایەن یەکێتی تەسک کرایەوە و ئێستا ڕۆژانە ڕوبەڕووی ئاستەنگ و ڕێگری نوێ دەبنەوە. یەکێتی نیشتیمانی بە بڕیاری باڤڵ تاڵەبانی دەستی بە هەڵمەتی جیاواز کردووە لە شارەکانی سلێمانی، هەڵەبجە و گەرمیان بۆ دەستگیرکردنی ئەندامانی بەرەیگەل و ئەوانەی پەیوەندی بەو پارتەوە دەکەن. ئەمە لە کاتێکدایە کە چەند ڕۆژێک پێش ئێستا بە بڕیاری سەرۆکی یەکێتی بارەگای ئەو پارتە لە هەڵەبجە دەست بەسەردا کراوە. ئەمە لە کاتێکدایە کە چەند ڕۆژێک پێش ئێستا بە بڕیاری سەرۆکی یەکێتی بارەگاکانی ئەو پارتە لە هەڵەبجە دەستی بەسەر داگیرا و تاوکو ئێستاش بە داگیرکراوی ماوەتەوە. ئەم هەڵمەتە یەکێتی بەهۆی ئەوەی دەنگی ناڕازی لەو سنوورانە بەردەوامە لە زیادبوون و تا دێت پشتیوانەکان بۆ لاهور شێخ جەنگی زیاد دەکەن و دەنگی ناڕزایەکان و دژەیەکێتیەکان زیاتر لە لاهور شێخ جەنگی کۆ دەبنەوە. ئەم هەڵمەتەی دەست بەسەر داگرتن و دەستگیرکردن هەرتەنها لە دژی لاهور شێخ جەنگی نییە، بەڵکو چەند ڕۆژێک پێش ئێستا بە فەرمانی باڤڵ تاڵەبانی دەست بەسەر دەستگای ڕووناکبیری چاودێر داگیرا کە خاوەندارەتەکەی بۆ مەلا بەختیار دەگەڕێتەوە.